ئەمڕۆ ئێمە بە ڕەسمی ئیعلانی لیستەکەمان لیستی ژمارە 285 کۆمەڵ یادگەری دەکەین. بەشداریکردن لەم هەڵبژاردنەدا بۆ ئەوە کە کەسانێک بکەینێ نوێنەری خۆمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەرکێکی شەرعیە، بەڵام ئەرکی شەرعی دەبێت بە شێوەی شەرعیش جێبەجێ بکرێ، ڕووم لە هەموو ئەوانەیە کە لە بازنەی ئیمان و ئیسلامدان خۆیان بە ئەهلی قورئان و سنەت و مزگەوت و دینداری دەزانن. با هیچ کەس کڵاوتان لەسەر نەنێ، فێڵتان لێ نەکا، لەبەر بەرژەوەندی تایبەتی خۆی هەڵتان نەخەڵەتێنێ. بزانن چێ دەکەن بە نوێنەری خۆتان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. خەڵکی مسلمان و دیندار دەبێ متمانە بە کەسێک بدەن، بۆ کەسێک شایەدی بدەن کە شایستەی بێ، ئەگەر نادوایی پشک و بەشیان دەچێتە هەر گوناح و تاوانێکەوە کە ئەو نوێنەرە ئەنجامی دەدا. چاوەڕوانیمان لە خەڵک و جەماوەری خۆمان هەیە کە لەگەڵماندا هاوکار و دەستبارگر بن. با تەماشا نەکەن ئێمە 7 کاندیدمان هەیە. بەرەکەت بە زۆری کەمی نییە، بەرەکەت بە نێوەڕۆک و محتەوایە. ئێمە گەر ئەندامێکمان بۆ لە پەرلەمانی کوردستان، دوومان بۆ زیاترمان بۆ لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، بەڵام تەماشا بکەن خەڵکی ئێمە بڕشتی هەبووە، بڕشت قسەکەی بڕشتی هەبووە، هەڵوێستی بڕشتی هەبووە. ئێمە لەگەڵتاندا ڕاستگۆین، ڕاستگۆین. خوای پەروەردگار دەفەرمێت يا أيها الذين آمنوا اتقوا الله وكونوا مع الصادقين. أي أوان إيمان تان هناوا پارێز بکەن لە خوا لەگەڵ ڕاستان دابن. زانی چی ڕاستی کردووە؟ کۆمەڵ ڕاستگۆیە، کۆمەڵ ڕاستە بۆ چونکە چاودێری خوا بەسەر خۆیەوە دەبینێ. ئەوە شتێک نییە بە خەڵکی بفرۆشین، قەناعەت و عەقیدەمان وایە.